تاوانە تۆقێنەرەکان. ڕزگاربوویەک لە هۆڵۆکۆست. بە عەقڵی کەسدا نایەت چ ڕووداوێک لێرەدا ڕوویداوە. فریادڕەسێک لە هۆڵۆکۆست. ڕزگارکردنی ئەوان لەسەرمان پێویست بوو. ئەمە ئاسەوارەکانی هیتلەرە. هیچ هەستێکی مرۆڤایەتیان تێدا نەبوو. هاتنە ماڵی ئێمە بۆ پشکنین. سەتانەوەتی جۆکان کوژران. تەنانەت حکوومەتی پۆڵەنداش نەیتوانیوە ئامارێکی ڕاستەقینەی جەنگ لە قوربانی و زیانەکانی ئاشکرا بکات. خەرمانی تەرمەکان. ستافێکی تایبەتی ژنانی ئەڵمانی بوون بۆ جیاکردنەوەی منداڵان لە دایکانیان. ئەو ستافە تایبەتە لە زیندانەکانی ئەڵمانیاوە هاتبوون، شارەزا بوون، کەسانی تاوانکار و بێبەزەیی بوون و هیچ هەستێکی مرۆڤایەتیان تێدا نەبوو. کەسانێک بوون کە پێشتر تاوانیان ئەنجامدا بوو. لێرەش موچە و خەڵاتی باشیان پێدەدرا لە پای کارەکانیان. پیرەکان ڕاستەوخۆ بەرەو کامپەکانی کۆمەڵکوژی بردران. لە ناویاندا داپیرەم و باپیرەمی تێدا بوو. هەموو منداڵەکان دەبران بەلای دکتۆر مێنگەلێ کە بەرپرسی کارە پزیشکیەکان بوو. منداڵەکانی جیا دەکردەوە ئەوەی بیخواستبایە بۆ خۆی دەبرد بۆ تاقیکردنەوە. لەوانە دایکان و ژنانی گەنج و منداڵان بە تایبەتی منداڵانی دوانە. لە پۆڵۆنیا پێش جەنگی جیهانی دووەم نزیکەی 3 ملیۆن و نیو جوو هەبوون. ئەوان بە تەواوەتی جیاواز بوون و نزیکەی 3 ملیۆنیان گۆشەگیر بوون و بە جیا لە ئێمە دەژیان. لە هەندێک شارەکانی ڕۆژهەڵاتی پۆڵۆنیا ئەوان نزیکەی 180 دانیشتوانیان پێکدەهێنا. جلوبەرگیان جیاواز بوو، بە تایبەت لە ڕۆژی یەکشەمماندا پۆشاکی ئاینیان دەپۆشی و زۆر کەم تێکەڵ بە پۆڵۆنیەکان دەبوون. ئەم ژنە چەند ساڵێکی تەمەنی لە کامپە تۆقێنەرەکانی سوپای هیتلەردا بەسەر برد. چارەنووس ئەوی لە نێو لیستی مەرگ دەرهێنا بۆ ئەوەی ژیانی خۆی تەرخان بکات بۆ گێڕانەوەی بێوێنەترین کوشت و بڕ کۆمەڵکوژکردنی جووەکان لە پۆڵۆنیا. ئەوەی کە هەرگیز لە یاد ناکرێت ڕفاندنی منداڵان بوو لە باوەشی دایکیان دوای ئەوەی هەریەکە و ژمارەیەکی بۆ کرا و جلوبەرگی هەڵداری لەبەر کرا. لە بیرمە دایکان چۆن هاواریان بۆ منداڵەکانیان دەکرد و منداڵەکان چۆن دەیانراڵان. بەڵام ئەو هێزی تایبەتە بە لێدان و ئەشکەنجەداندا بەشیان دەکردن بۆ کامپی تایبەت بە منداڵان کە لە هەموو ناوچە داگیرکراوەکانەوە دەیانهێنان و لەسەر ڕێگاکە منداڵانیان جیا دەکردەوە. لەبەر ئەوەی تەندروست بووین لێ دەگەڕان هەندێکی تر لە ژیان بمێنینەوە، ئەوەش بۆ تاقیکردنەوەی خۆیان. بەڵام نزیکەی 300,000یان هەرچەندە لە ماڵەوە بە تەواوەتی خۆیان بەجوو دەزانی و پەرستگای جیاوازیان هەبوو زمانی پۆڵۆنیان بۆ ژیانی ڕۆژانەیان بەکاردەهێنا. ئەوە جێی دڵخۆشی بوو بۆ ئەو کاتە چونکە شتێکی نامۆ و تایبەت بوو بۆ ئێمە ئەم بەشەکەمەیان تێکەڵ بە ئێمە دەبوون. هەندێکیان بوونە هاوڕێی زۆر نزیک. ئەمان لەگەڵ ئەوەی زمانی ئێمەیان بەکاردەهێنا نزیکەی 200,000یان بە تەواوی نەیانویست ببنە پۆڵۆنی و ئاینی خۆیان گۆڕی بە ئێڤانگلیک و کاتۆلیک. هاتمە ئێرە گوتم ئیتر بە زیندوی لێ دەرناچم.
مرۆڤ لەوێدا مرۆڤ نەبوو. تەنها ژمارەیەک بوو، هەموو نیشانەیەکی مرۆڤایەتی لێ سنرابووەوە. دیدی من بۆ ئەو دنیای هێشتا خراپتریش بوو، چونکە من سەیری ئەو دنیایم دەکرد بە نیگایەکی منداڵانە کە هیچ تێنە دەگەیشتم بۆچی و لەکوێم. هەموو دنیای من لە ماوەی ساڵێک و چەند مانگێک بریتی بوو لە کامپێک و خەڵکێک بە جلوبەرگی سەربازی و جلوبەرگی پزیشکی سپی کە بریتی بوون لە ستافی دکتۆر مینگێلێ. ئەوانە هەندێکیان بوونە فەرمانبەر لە هێزی سەربازیدا و زۆربەیان پزیشکی دەرمان و هەندێکیان لە کاری دادگا زۆر چالاک بوون. پێم وایە تێگەشتن لە قەبارەی هۆلۆکۆست زۆر بەسوێ بۆ جۆکانی پۆلۆنیا. لە پێش جەنگی جیانی ڕێژی 3 ملیۆنی نیو جوو لە پۆلۆنیا دەژیان و واتە لە سەتی دەیان چینی بەرز و مامناوەند بوون و لە سەتی 6یان پارێزەر بوون و سەتی چلیشان پزیشک. لە ساڵی 1939 واتە لە هۆلۆکۆستدا 190 جۆکان کوژران. ساڵی 1940 بە شێوەیەکی کردەیی نازیەکان داوایان لە حکوومەتی پۆلۆنیا کرد جووەکانیان بۆ دەستنیشان بکەن. ئەوە دەست پێکردنی ئەو جەنگە بوو کە لەسەر هاڕینی گۆشت و ئێسکی جووەکانی جیهان گرێوی کردبوو. بە هەزاران جوو کۆکرانەوە و دوای داماڵینیان لە هەموو پێداویستیەکی ژیان ڕەوانەی کامپەکانی مەرگ یان کامپی ئاوشڤیتس کران. ئاوشڤیتس 45 سەربازگەی لە خۆگرتووە و لەسەر ڕووبەری 40 کیلۆمەتر چوارگۆشە دروست کراوە. ئاوشڤیتسی یەکەم لە 30 هۆڵی گەورە و ئاوشڤیتسی دووەم لە 200 هۆڵی گەورە پێک دێ. سەرچاوە مێژوەکان ئاماژە بۆەوە دەکەن 5 ملیۆن زیندانی لەم سەربازگەیە بوون کە زۆرینەیان جوو بوون. دایکم وەکو ژنێکی تەندروست هەموو ڕۆژێک دەبرا بۆ کاری زۆرە ملێ بۆ چاکردنی ڕێڕەوی ڕووبارێک. لەوێدا گوندێک هەبوو، خەڵکی ئەوێ کە دەیانزانی چ برسێتیەک لێرە هەیە. کاتێک دایکان لە کارەکان دەگەڕانەوە هەر شتێکیان لەسەر ڕێگاکەیان بدۆزیبایەوە بۆ منداڵەکانیان دەهێنایەوە لەسەر سک دەڕۆشتن تاوکو کەس نەیان بینێت. ئەگەر پاسەوانەکان هەستیان پێ بکردایە بێ سێودوو گول لە بارانیان دەکردن. بەڵام دایکم لە هەوڵی بێوچانی خۆی بەردەوام بوو بۆ ئەوەی خواردنێک شتێک بهێنێتەوە تاوکو منداڵەکەی ڕزگار بکات. من دەموچاوی دایکم نایەتەوە یاد، تەنها دەستەکانیم لە بیرەکە خواردنی بەدەێنام. ئەوەش بە هەموو ژنێک نەدەکرا. بەهۆی برسێتی زۆر و بەهۆی نەخۆشی تیفۆ دەمردن کە نەخۆشیکی درمیە و بڵاو دەبێتەوە لە ڕێگای پیسی و ئەسپێوە. پێش شەڕەکە هەندێک ئاژاوە دروست بوو بە تایبەت لە ناو قوتابیاندا کاتێک خەریکی نووسینی بانگەشە بوون دژی جووەکان لەبەرەوەی کە لە وڵاتانی وەک ئاڵمانیا و ئیتالیا و هەندێک وڵاتی دیکە کاری ڕەگەزپەرستانە و کاری دژی جووەکان دەکرا ئەوان گەڕانەوە ژێر دەسەڵاتی پۆلۆنیا. بەپێی تێڕوانینی من و زۆربەی خەڵکی ئەو کاتە پێشبینی کراو بوو کە ئەو ناوچانە بکەوێتە ژێردەستی پۆلۆنیا. ئاوشڤیتس هێشتا بە ڕووکاسی ماوەتەوە. کاس بە هاوار و زریکەی ئەو منداڵانەی باوەشی دایکیان لێ حرام کرابوو. ئاهوناڵینی درو درێژی بەسێتی تاوەکو مردن. کامپێک کە جووەکان ساڵەهایە چاوی دنیایان لەسەر ڕواندووە بۆ ئەوەی جارێکی دیکە جیهان نەتوانێ جێگەی هیتلەر و نازیەت بکاتەوە. ڕێژەیەکی گەورەی هۆڵۆکۆست لێرە لە پۆلۆنیا ڕووی داوە کەوەش لەلایەن ئەڵمانیەکانەوە بووە، هەروەها لەلایەنی چەدی سۆڤێتیشەوە. زۆربەی ئەو شوێنانە بۆ جۆکان دروستکراوە کامپەکەمان و شوێنی مردن. هەروها ئەوەی لە ڕۆژهەڵاتی پۆلۆنیا و بیلاڕوس هەیە، ئەوە شوێنی مردنی جووەکان بوو کە هێزەکانی ئێز لەوێ خەڵکیان دەکوشت. من لە هۆڵۆکۆستدا نەبووم، بەڵام دەتوانم بڵێم کە 5 بۆ 6 ملیۆن جوو لە هۆڵۆکۆستدا کوژران،
کە دڵنیام 4 ملیۆن لەوانە لە پۆڵۆنیا لە ناوچوون. هەروەک دەزانرێ لە ئاوشڤیتس زیاتر لە 200,000 منداڵ مردن، لە کامپەکەش تەنها 160 منداڵ مابوونەوە، لەوانیش 40 منداڵی ساوە. من یەکێک بووم لەو منداڵانە. ئەو خەڵکەش کە هاتن دەیانزانی چی لێرە ڕوودەدا، بەڵام نەیان دەوێرا نزیکیش بکەون لێمان. بەڵام ئاگیان لێبوو کە چۆن فڕنەکان دوو کەڵیان لێ هەڵدەستێت، بە تایبەتی لە ساڵی 1944 کە بڕیاردرا تەواوی جوولەکەکان لە ناو ببرێن، دەیان شەمەندەفەر بە ئاراستەی ئاوشڤیتس بەڕێدەکران بە شێوەیە کە جێگای ئەو هەموو تەرمە نەدەبووەوە بۆ سووتاندنیان لە فڕنەکان. بە درێژایی دەیان کیلۆمەتر تەرمدانرا بوو، بنزینیان پێدا دەکردن و ئاگریان تێبەردەدان. لە سەروی 1.5 ملیۆن جوول ئاوشتفێتس کوژران، تەنانەت هەندێک جار کەسانی وەک بووکوژەکان و هاوڕەگەزبازەکان لەوێ بند کرابوون، بەڵام زۆربەی هەرە زۆریان جووەکان بوون. لەو شوێنەدا دەکوژران و پاشتر دەسووتێنران. ئەوان لەسەر ڕێگاکە منداڵی تەندروست و بچووکیان هەڵدەبژارد و منیش منداڵی گێتا نەبووم. منداڵی گێتا بە تەواوی کەڵکی ژیانیان نەمابوو، کەڵکی ئەوەیان نەبوو کە ئیتر تاقیکردنەوەیان لەسەر بکرێت. بۆیە ڕاستەوخۆ دەبران بۆ خانەی غاز بۆ کوشت. ئەگەر تەنیا کار بەدەستێکی نێو سوپای نازیەکان هەبێ کە جووەکان خۆشیان بوێ، ئەو کەسە شیندلەرە، سەتانجووی وەک کرێکار دامەزران لە کارگەکەیدا و بەو هۆیەوە ڕزگاریان بوو. ئەگەر چی لە کۆتاییدا سەرمایەکەی دۆڕان، بەڵام دڵی تەلئەبیبی بردەوە. مۆزەخانەی نیشتیمانی لە ئێزویل هەموو ئەو شتانی تێدا پارێزراوە. باس لەوە دەکات چۆن هاوکاری پێشکەشی جووەکان کراوە و شاردراونەتەوە و پارێزراون. لە ڕاستیدا پاڵەوانەکان پۆڵۆنیەکان بوون کە لە ڕێگای هاوکاری مادی و هاوکاری دیکە یارمەتی جووەکانیان داوە. خانووەکەمان پڕ بوو لە پۆڵۆنی بە ئەسڵ ئاڵمانی و ئەو جوانەی کە زمانی پۆڵۆنیان بە تەواوەتی دەزانی. بۆ نمونە لەگەڵ دکتۆردا لە پێش شەڕیشدا هەر پەیوەندیمان هەبوو. بۆ یەکەم جار لە ساڵی 1940 لە ڕۆژێکی زۆر خۆشدا هاتنە ماڵی ئێمە بۆ پشکنین. هەرچەند زۆربیان ناسنامەی پۆڵۆنی یان سویدیان هەبوو کە بەنهێنی لە ڕێگەی ڕێکخراوە قاچاقەکانەوە بۆیان دروست کرا بوو، بەڵام هەندێکیان لەگەڵ ئەوەشدا کە ئەڵمانیەکانیان بینی دیار نەمان. ئەڵمانیەکان 4 ژن و پیاوێکیان برد. بەڵێ لە پۆڵندا مامەوە، چونکە من هیچ ناسنامەیەکم نەبوو، چونکە دایکم لە ڕێگاکە کە پێی دەڵێن ڕێپێوانی مردن ئەوەی بەجێهێشت بە زۆری سەربازان بۆ کامپێکی تر. ئەوە ڕاستێکی پڕ لە تراژدیا بوو، بە درێژایی 6 کیلۆمەتر بە ئاراستەی ناوچەی شڵەنز. لەوێ بە شەمەندەفەری کراوە دەیان بردن بۆ کامپی ئەڵمانیا. لە ڕێگاکەدا خەڵکەکە ئەوەندە بەهێز و برسی بوون دەکەوتن، جگەلەوەش لەلایەن سەربازانی نازی گول لە باران دەکران لەسەر ڕێگاکە. بە درێژایە و ڕێگایە تەرم کەوتبوو. من مامەوە، چونکە منداڵەکان هەمویان تەنیا لە ژووری کامپەکە تەنیا مابوونەوە. تەنها چەند ژنێک لەگەڵمان مابوونەوە کە ئەوەندە بێتوانە و برسی بوون، توانای ڕۆشتنیشیان نەمابوو. ئەم پیاوە یەکێکە لەو پۆڵۆنیانەی لە ماڵەکەی خۆیاندا جووەکانیان دەشاردەوە تاوەکو نەبنە خۆراکی کامپەکانی مەرگ و سووتاندن. هەرەوە ژوای کرد کە دڵی ئەو لە سەردەمی جەنگدا بکەوێتە نێو گێژاوی ئەڤینی کچێکی جووەوە. چی بڵێم دەربارەی جوو؟ لە ماڵی مندا یەکەم کەس دکتۆرێک بوو کە ببوو بە کریسیان و ناوی خۆشی بە پۆڵۆنی گۆڕی بوو. هەروەها کچوو کوڕێکی لە تەمەنی مندا هەبوو. پێویستە کە پێت بڵێم منە و کات تەمەنم 14 ساڵ بوو و زۆر حەزم لە کچەکە بوو.
عقلی کەسدا نایەت چڕ و داوێک لێرەدا ڕووی داوە ترسێکی بێوێنە تۆقاندن دڵە ڕاوکێ برسێتی پیسی بۆنی بێهیوایی کە هاتمە ئێرە گوتم ئیتر بە زیندوی لێ دەرناچم مرۆڤ لەوێدا مرۆڤ نەبوو تەنها ژمارەیەک بوو هەموو نیشانەیەکی مرۆڤایەتی لێ سنرابڵەوە بۆ من و خێزانەکەم یارمەتیدانی جووەکان شتێکی ئاسایی بوو چونکە ئەوانیش هاوڵاتی ئێمە بوون وە کاتێک زانیمان کە ئەوان دەکوژرێن هەستمان بە ترس کرد کارەکە زۆر سەخت و ئاڵۆزتر بوو بەڵام ڕزگارکردنی ئەوان لەسەرمان پێویست بوو چونکە هاوڵاتی ئێمە بوون بۆ ئەوەی ڕاپێچی نێو تەلبەندەکانی ئازارکێشان تاوەکو مردن بکرێی تەنیا ئەوە بەس بوو کە لە خێزانێکی زوو هاتبیتە دنیاوە تەنانەت بۆ هەزاران منداڵیش کە لە نێو دیوارە دڕکاویەکاندا دەستیان لە مەمکەی دایکە برسیەکانیان داشۆری و مردن تۆ بیر بکەرەوە ساڵی 1939 ژمارەی جووەکانی پۆڵۆنیا 3.5 ملیۆن بوو بەڵام لە ساڵی 1940دا بوونە 100,000 کەس تەنانەت حکوومەتی پۆڵەنداش نەیتوانیوە ئامارێکی ڕاستەقینەی جەنگ لە قوربانی و زیانەکانی ئاشکرا بکات چونکە لەو سەردەمەدا لەلایەن حکوومەتێکی کۆمۆنیستەوە بەڕێوەبراوە نووسینی سەر دەواازەی کامپەکە وەک خۆی ماوەتەوە کار بکە و خۆت ڕزگار بکە لە ڕاستیدا ئەوانەش کە کاریان دەکرد لیستی مەرگ چاوپۆژی لێ نەدەکردن چارەنووسی هەمویان دەگەڕایەوە ناو کوورەکانی سووتاندن ئەمە ئەو کوورەیە کە تەرمی بە کۆمەڵی بە خاس خنچێنراویان تێدا دەسووتان ئەو پاشماوەکەمەی کە ماوە کە بریتین لە پاشماوەی کوشتارگەی پیا و ژن و منداڵ شوێنی مانەوەیان و پێڵا و جل و بەرگ و چاویلکە و جانتا و قژی مرۆڤ و پیسی ئەندامەکانی لەشی مرۆڤ ئەوە هەستێکی پڕ لە تۆقان دروست دەکات بەڵام لە هەمووی گرنگتر ژیانی مرۆڤە کە بوو بە دووکەڵ و لە فڕنەکاندا بە هەوادا چوو یەکەم جار پێیان وابوو دەیانبن بۆ لای جووەکان بەڵام لەبەرەوەی زۆر دەوڵەمەند بوون شوێنێکی تریان بۆ گرتن کە 15 کیلومتر لە ئێمەوە دوور بوو ئەگەر بیان بردنایە بۆ لای جووەکان دەکەوتنە ژێر دەسەڵاتی ئەڵمانیاوە بەڵام لە جێەوە دزیان لێکردن و ڕوتیان کردنەوە و لە بینی خۆیاندا دابەشیان کرد و دوایی کوشتیانن ئەڵمانەکان زۆرترین توانایان بەکارهێنا بوو بۆ ڕێگریکردن لە هەڵهاتنی زیندانیەکان بۆ نمونە بەکارهێنانی تەلی دڕکاوی و بارگاوی بە تەزوی کارەبا هەڵکاندنی خەنداق پاسەوانی پڕچەک دانانی خاڵی بەهێزی پشکنین و چاودێری بەکارهێنانی سەک کوشتنی هەر پۆلۆنیەک گەر هاوکاری زیندانیەکی هەڵاتوو بکە ئەو ژمارەیە لەسەر دەستمە لێ ناگەڕێ هیچ کاتێک لە یادم بچێتەوە کارەساتە هەروەها دکتۆر مێنگێلێ کە بەداخەوە نەدۆزرایەوە نازناوی فریشتەی مردنی پێدرا بوو مرۆڤێکی ئاست بەرز و بە ئەتەکێت بەڵام لە هەموو نیشانەیەکی مرۆڤ بوون بێبەری بوو ئێمەی منداڵان لی تۆقی بووین هەرکە ئەو دەهات خۆمان دەشاردەوە بۆ ئەوەی نەمان بینێت و نەمان بات بۆ تاقیکردنەوەکانی سەربازگەی ئاوشتڤیتس لە ڕۆژی 27 یەنایەری ساڵی 1945 لەسەر دەستی سەربازە سۆڤێتیەکان کۆتایی پێهێنرا و ئەو ڕۆژە بووە ڕۆژی نێودەوڵەتی یادکردنەوەی تاوانی هۆلۆکۆست لە ساڵی 1970ەوە لە وڵاتی پۆلۆنیا ئاوشتڤیتس بووە گەورەترین مۆزەخانەی جیهانی و بە پێشیە دەرەفەرمیەکان ساڵانە نزیکەی 700,000 کەس سەردانی دەکەن. لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ژمارەیەک مۆزەخانە لەم وڵاتە کراونەتەوە کە تەرخان کراون بۆ چیرۆکەکانی ڕابردوو هۆلۆکۆست و جووەکان کە بە شێوەیەکی مۆدێرن دروستکراون و سەرکەوتوو بوون لە ڕاکێشانی سەرنجی سەردانیکەرانی
ئەوانەی کە سەردانی پۆڵەندا دەکەن زۆرتر گرنگی بەو مۆزەخانانە دەدەن کە تایبەتن بە جەنگی جیهانی دووەم، بەڵام لای پۆڵەندیەکان بە تایبەتی بێجگە لە جەنگی جیهانی بایەخی پێدەدرێت. خەڵکی دەوروبەری کەمپەکە هەرکە نازیەکان ئەویان جێهێشت هاتنە ناو کەمپەکە بۆ ئەوەی کەسێک ڕزگار بکەن. ئەوان ئەوها تووشی شۆک بوون کاتێک دیتیان منداڵانی ساوا زیندانی کراون چونکە دوژمنی دەوڵەتی ئەڵمانیای نازین. لە نێوان ئێمەی منداڵاندا هاوسۆزی و یەکگرتن نەبوو، هەموو هەوڵیمانەوەمان دەدا و شەڕمان بوو لەسەر جێگا لەسەر یەک پارچەنانی بۆگەن. لەوێ منداڵێکی بەهێز دەیتوانی پارچەنان لە منداڵێکی لاواز ببات. ئەمە ژوای کرد خەڵکی زۆر بڕۆن چکە گوندەکان وێران کرا، ژیان وێران کرا، لە خێزانەکان تەنانەت هەیە لە هەموو گوندەکاندا تەنیا یەک کەس ماوە. ئەوان ڕۆشتن بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، باشووری ئەمریکا و بۆ بەریتانیا. بۆیە جووە پۆڵۆنیەکان بیریان لەمانەوە نەکردەوە، بەڵکو بیریان لە دووبارە بنیادنانەوە کردەوە. کاتێک برێکمایلەر هات بۆ ناوچەکەی ئێمە من ڕاستەوخۆ چوومە لای ئەو خۆشی زۆر بەتوندی سوکایەتی پێکرا بوو و هێرش کرا بووە سەری. دواتر یەکێک لە کوڕەکانی ئەو کە کەمێک لە من گەورەتر بوو بردمە گروپە پارتیزانیەکەی خۆمان. ئەو هەتا کۆتایی شەڕ دەجەنگی لە دژی ئەڵمانیا. بە ئەرکی خۆمی دەزانم سەردانی ئاوشڤیتس بکەم چونکە من لەو دۆزەخە ڕزگارم بوو دەرچووم. دەبێ بەردەوام لە بیرم بێت و بیگەڕمەوە بۆ هەموو لایەک. هەموو ساڵێک بانکێش دەکرێم لە ساڵیادی ئەو کارە ساتەدا، بە تایبەتی کە پاپای ڤاتیکان بەنەدێکتی 16هەم کە لە بنەڕەتدا ئەڵمانیە هات و قسەی دڵی خۆم بۆ کرد. قسەکانم ڕق بوون بەڵام ڕاست بوون. گوتم کە ئەڵمانیایەک ئەو هەموو نووسەر و فەیلسوف و زانا و بیرمەندەی بەرهەمهێناوە لە هەمان کاتدا دەتوانێت منداڵ زیندانی بکات و لە سێداری بدات. چوار ساڵ دوای هۆلۆکۆست جووەکان دەوڵەتێکیان ڕاگەیاند کە ئێستاش هێز و پشتیوانی لەو خۆڵەمێشانە وەردەگرێ کە ئاوشڤیتس لە نێو شوشەدا هەڵیگرتوون.